من ئەندازیاری کیمیایی ساڵح عەباس ساڵح بۆ ماوەی 2 ساڵ لە پرۆژە ئاوی ئیفراز کار دەکەم. من 53 ساڵە. هەدەفمان چیە لەو مەشروعی پاکردنەوە ئاوی خواردنوێ بۆ هاوڵاتیان. ئەو ئاوا خەڵگواتێنەکە زۆر بە ئاسانی دەکەوێت دەست هاوڵاتیان. ئەو ئاوا زۆر مەسئولی زۆر لێکرا لەلایەن حکوومەت، کڕینی شاب، پۆلیمەر، کارە باش، مستەمەر، مشەغل ئیشێ دەکات، هەموو مەسایف لەسەر حکوومەت. من و هاوکارەکانمان لە مەشروعە دەست دەکەین بۆ پاکردنەوە ئاوی خواردن بۆ هاوڵاتیان. ئەو ئاوەش مەسارفی زۆری دەوێتن لە شەب و پۆلیمەر و لەوانە. دوا خەڵگواتێنەکە ئاوا زۆر بە ئاسانی دەکەوێت دەستیان، مەسارفی زۆر لێ دەکرێتن تاکو ینی ئەو سەرچاوە ژیان، ئەو ینی سەرچاوەشی نەتەوەییە. دەنگ بدەم بۆ کەسێک کە ئاسایشی خۆراک، ئاسایشی ئاو، ئاسایشی هاوڵاتیان، ئاسایشی شارەکان دەپارێت. دەنگ بدەم بۆ کەسە، دەنگ بدەم بۆ کەسێک کە خزمەت ناکاتن، بەس هاتیە لە بۆ مەنسەب لۆ پارا لۆی هاتیە. دەنگ بدە بۆ کەسێک کە خزمەت دەکات. ئەگەتە مەشاک پێش مەشارعی ئاوی کەم بوو لەورێکە، بەس بۆ دوای حکوومەتی هەرێمی کوردستان زۆر مەشاری ئاوی کردەوە کە دەتوانێت ئاوی دابین بکات لە زۆرترین خەت شاری هەولێر. پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر ئیتیمان بە سێکتەری ئاو بداتن لە بۆ ئەوەی خەڵک هەموو خەڵکە ئاوی پاخواردنەوەی بەدەست بگاتن، ئاوی خواردن بەدەست بگاتن. ئەوەش دەبێت ئەو حکوومەتەکە ئێستا هەر بەژاردن دێتن، حکوومەتەشی نوێ هەر دەبژێتن، حکوومەتەکە کەوادری نوێ دێتن، ئەو کوادرە زیاتر هەوڵ بدەن چی باش بکەن، پارە سەرف بکەن، مەشار نوێ بکەنەوە، مەشار نوێ بکەن و ئەوانەی کە ئەو مەشروعانەی کە ماشن ئەوان بکەن، سیانیان بکەن، پاران و سەرف بکەن هەتاکو لە کار نەکەون، ئیش بکەن و بڕاتن. کار لە هاوڵاتیان دەکەم سندوقی هەڵبژاردن. دەنگ بۆ کەسانە بدەن کە خزمەتیان دەکاتن، دەنگ بۆ کەسانێک ئەو مەشروعەکان ئەو مەشروع گەورانە و زەوارانێک کە دەعمیان کردیا خاستن ئیفراز 3 ئیفراز 2 ئیفراز 1 کە لە دەتوانن دابینی ئاوی نوێی زیاتری هەولێرە بکەن. یعنی دەنگ بدەن بۆ کەسانی کە خزمەتیان دەکاتن، دەنگ بدەن بۆ کەسان خزمەت چێ خزمەتیان دەکات، چێ ئاساشن دەپارێزێت، چێ ئاویان تەمین دەکاتن، چێ ئەوان دەکاتن، دەنگ بۆ کەسانە بدەن. نام وریا عەبدولقادرە لە ساڵی 89 دەستم بە کاسبی کردی عەدادم، لەکن بابم ئیشم دەکرد عەدادی. ئێستاش دوکانی خۆم دانایە، ئیش عەدادەی ئیشی دەرکە و پەنجەرەی دەکەم، ئی دەرکەی سکە و کەتیبەی پەنجەرەی و کەپریماران و داوا لە خەڵک دەکەم دەنگ بدەن لۆ پەرلەمانی کوردستان. خەڵک وەزعی خۆش دەبیتن و تەبایی ئەوە دەبیتن پیا دەبیتن
حزبەکان ناو یەکتەبا بن و ئیش و کار دەبیتەوە خزمەتگوزاری زۆر دەبیتن و ئیش و کار زۆر دەبیتن و ئیشی مەش باش دەبی ئیش و کار دەبیتەوە خزمەتگوزاری دەبیتەوە ئیش و کار خۆش دەبیتن و عالەم ئیسراعات دەکاتن و بۆیە لە خەڵک داوا دەکەم دەنگ بدەن بە پەرلەمانی کوردستان پەرلەمانی کوردستان بە پەرلەمانی خۆیان بزانن. ناوم علی ڕەسوڵ مستەفا کارمەندم لە بەڕێوەبەرایەتی پاراستنی تەندروستی هەولێر هۆبەی کۆنتڕۆلکردنی گوێزەرەوەی نەخۆشیەکان ماوەی 35 ساڵ زیاترە لەو بەشەیە کار دەکەین بۆ قەڵاتۆکردنی گوێزەرەوەی نەخۆشیەکان لە ناوبردننی هەموو جۆرە ئەو هۆکارانەی کە نەخۆشیەکان بڵاوەکەنەوە وەکو قرتێنەرەکان و مێرووەکان لە ناو شاری هەولێر و کۆمەڵگای ئاوارەکان و هاتووەکانی ناو هەولێر لە پارێزگای هەولێر. بۆیە لێرەوە من حەزەکەم داوا لە هەموو هاوڵاتیانم بکەم، داوا لە هەموو کوردستانیان بکەم لە هەرێمی کوردستان کە بە دڵێکی پڕ سۆز و خرۆشەوە بەشداری هەموو بۆنە و ئاهەنگەکانی هەرێمەکەمان بکەن. زمنی ئەوانە کە ئێستا لە پێشمانە هەڵبژاردننی هەرێمی کوردستانە بەڕاستی زۆر شتێکی زەرورە کە هەموو کەسێکمان بە ویژدان و زەمیرەوە بچینە سەر سندوقەکانی دەنگدان بۆ حکوومەتێکی کابینەیەکی نوێ حکوومەتێکی نوێ دروست بکەین کە زیاتر لە خزمەتی هاوڵاتیانە بێ. ئەلحەمدولله هەتا ئێستا حکوومەتانەی هەمان بووە بە گوێرەی توانە هەوڵیان داوە و خزمەتی خەڵکیان کردووە، بەڵام ئێمە زیاتر تومحمان هەیە دەمانەوێ حکوومەتێکمانە بێ لەوەش زیاتر یارمەتیمان بدا و تومحمان هەیە کە زیاتر خزمەتی خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستانمان بکا بە شێوەیەکی تایبەتی. ئێمە بەڕاستی تموحمان زیاترە، حەزەکەین حکوومەتەکەمان حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر چاو بە کار و چالاکیەکانی ئێمەدا بخشێنێتەوە و زیاتر هاوکارمان بن لە یارمەتیدانمان بۆی زیاتر ئێمە بە دەنگ هاوڵاتیانەوە بین و زیاتر یارمەتیان بدەین بۆ دابینکردنی ژینگەیەک و ژیانێکی خۆشتر و ئارامتر بۆ هاوڵاتیانمان کە جێگای پەنجەمان دیار بێ و لە دواڕۆژ و لە ئێستاشا بڵێن حکوومەتی هەرێم ئیشێکی کردووە لە خزمەتی خەڵکی هەرێمی کوردستانە.